بەڵایزان لە بەشی سێمی پرۆگرامەکەمانە باس لە بەرپرسیارەتی میدیاکەین بەرامبەر کۆمەڵگا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان محەممەد پسپۆری ڕاگەاندن و هەروەها مامۆستای زانکۆ کاکتۆر زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشی دەمانوێت باز لە بەرپرسیارەتی میدیا بکەین بەرامبەر کۆمەڵگا لە کۆتایە کۆمەلگاشی ئەمەین بەرپرسیارەتی ئەمەش بەرامبەر میدیا هەر هەوێت بەگشتی بەرپرسیارەتی میدیا یان میدیا بەرپرسیارەتی لەسەر شانە بەرامبەر بە کۆمەڵگا لە ڕاستیدا لەو ساتێک کە میدیا پێدا وەکو زانست یاخود وەکو ئامرازێکی مۆدێرن بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵک لەو ساتەوە کۆمەڵێک بەرپرسیارەتی گرنگی کەوتۆتە ئەستۆ دەشێت بەرپرسیارەتەکان هەم بەرپرسیارەتی یاسایی بن هەم بەرپرسیارەتی ئەخلاقی بن هەم بەرپرسیارەتی مرۆیی بن وەکو مەسەن گرنگترینیان بریتە لە ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون واتە ئەرکی میدیایە کە ئاسی هۆشیاری کۆمەلگا سەبارەت بە بابەتەکان سەبارەت بە دیاردەکان بەرزکاتەوە چونکە هەر سەردەمێک و کۆمەلگا گیرۆدەی کۆمەڵک دیاردە ئەبێت ئەوە ئەرکی میدیایە کە بیر و بۆچوونی پسپۆڕان بگوازێتەوە بۆ خەڵک پێیان بڵێ کە چۆن کێشەکە چارەسەرکەن یاخود چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتەدا بکەن ئەرکێکی گرنگی تری میدیای خود ئەتوانین بڵێن بەرپرسیارەتیە ئەوەیە چاودێریکردنی بارودۆخی داون دەستگاکانی حکومڕانیە بۆ نمونە کاتێک کە حکوومەتێک لە وڵاتێکدا گەندەڵیەکەکە یا کەم تەرخەمێکەکە ئەوە ئەرکی میدیای لۆبیەک دروستکە لە ناو ڕایگشتی لە حکوومەت بورژێنێک کە فڵانە غەدرتان لێکراوە پێویستە داوای مافی خۆتان بکەن و لە هەمان کاتدا هەندێک جار ڕەنگە حکوومەت فکری بۆ بابەتێک نەچێ ئەوە ئەرکی میدیایە کللتورێک بگوازێتەوە لە وڵاتە پێشکەوتەکانەوە کە ئەو کێشە و گرفتە لە فڵانە وڵاتی پێشکەوتووە هەبوو بەم شێوازە چارەسەرکراوە مەسەن زۆر جاران ئەم نمونە بۆ هاوڕەکانم ئەهێنمەوە لە وڵاتانی ئەوروپا کێشەی ئەوان هەبوو چۆن مناڵەکانیان پەروەردە بکەن مامەڵە لەگەڵ سروشتا بکەن مامەڵە لەگەڵ گیان لە بەرانە بکەن لەگەڵ کۆمپانیایەکی ژاپۆنیا ڕێگەکەون ئەفلام کارتۆنی نیلز بەرەمێنن لە قوتابخانە سەرەتایەکان و لە تەلەڤیزۆنە فەرمیەکانی وڵاتانی ئەوروپا بەتایبەت سوید پەخشەکەن بۆ ئەوەی مناڵان ئاشنای جوگرافیا و کللتوری وڵاتەکانی ئەوروپا ببن ئاشنای ئەوە بن چۆن مامەڵەی دروستانە لەگەڵ ئاژەڵ و باڵداران لەگەڵ ژینگەدا بکەن کەواتە یەکێک لە ئەرکەکانی میدیا بریتێ لە گواستنەوەی کللتورە جوانەکان بەداخەوە زۆر جاران دەبینی لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک کللتورە گوازنەوە ناو کۆمەلگای کوردی کللتورەکە خەتەرە دەشێت ئەم کللتورە بۆ کۆمەلگایەک مەسەن بۆنەیەکە بۆنێکی ئاینی یاخود نەتەوەی یاخود میلیە بۆ کۆمەلگایەکی ترشیاو بێ بەڵام ڕەنگە گواستنەوەی ئەم کللتورە بۆ کۆمەلگایەکی کوردی شەڕ و ئاژاوی لێ بکەیتەوە کەواتە دەبێت لەو بەرپرسیارەتیەدا کە گواستنەوەی کللتورە ئەبێ میدیا بە شێوەیەکی عاقڵمەندانە ڕەفتار لەگەڵ گواستنەوەی کللتورە جوانەکان بکە ئەو کللتورانە بگوازێتەوە بۆ کۆمەلگا کە شیاون لە هەمان کاتدا خزمەت بە کۆمەلگا ئەکەن بەڵام ئەگە بە شێوەیەکی گشتی بەرپرسیارەتی میدیاکان دابەشکەین یەکەمینیان بەرپرسیارەتی یاساییە کە پێویستە هەر ڕۆژنامە نووسێک هەر دام و دەستگایەکی ڕاگەیان تەنانەت هەر هاوڵاتیە کاتێک تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنێ بۆ نمونە مۆبایل بەکارێنێ ئەبێ ئاشنای ئەو بەرپرسیارەتە یاساییە نەبێ بووی هەم مافەکانی خۆی بپارێزێ کاتێککە غەدری لێکرێ پەنا بۆ یاسا بەرێ هەم مافی کەسانی تریش پارێزێ تاوان ئەنجام نەدا دووهەمین بەرپرسیارەتی ئەخلاقیە زۆر جاران یاسا ئاماج ناپێکی یا چۆن ئاماج ناپێکی هەندێک شتێ تەنها خۆت و خوا ئاگای لێ مەسەن خوای گەورە کە ئەفەرمێ سێری قلوبتانەکەم مەبەستی وەیە کە تۆ ئەگەر چاوی یاساشی بەسەرەوە نەبێ ئەبێ بەرپرسیارەتێکی وجدانیت هەبێ کە تۆ لە خراپە بژێڕێتەوە خۆی ئەسڵەن لەو کاتەیە شخصێتی ڕاستەقینە کەسێتی ڕاستەقینەی مرۆڤەکان دەرەکەوێت کە کەسی چاوی لێ نەبێ و نەک هەر تاوان نەکا بەڵکو ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکە سێهەمین بەرپرسیارەتێکی مرۆییە ئێمە مادەم لە کۆمەلگای ئەژین هەر دیاردەیەک ئەگەر دیاردەیەکی خراپ ئەگەر ڕێگەی لێ نەگرین دەشێت سبێنێ ئەو دیاردەیە بە زەرەر بشکێتەوە بۆ خۆمان بۆ ماڵ و مناڵمان بۆ نەوەکانمان بۆ هاوڕێ و دۆستانمان لەبەرەوە ئەو بەرپرسیارەتی مرۆییە و ئەرکی میدیایە کاتێک کە دیاردەیەکە بینێت لە کۆمەلگایەکە بڵاو بێتەوە بۆ نمونە دیاردێکی لە شڕۆشیە بینێت ئەبێ میدیاکان قسەی لەسەرکەن و بەداخەوە میدیاکان لەم حاڵەتەدا زۆر ترسنەوە بوون بۆ نمونە لەو ساتی کە ئاوارەیەکی زۆر ڕێک هاتۆتە کوردستانەوە سەیرانگاکانمان بەشێکیان مڵکی گشتی نەماون یعنی معقول نییە ئەڕۆیتە سەیرانگایەک لەبەر کۆمەڵێک دیاردەی نەشیا و لە ڕوود نێشەوێک لەو سەیرانگا بمێنێتەوە بەڕاستی و ئەرکی میدیاکانە فشارێک دروستکەن کۆمەلگا بەرەو ئەخلاق ڕەسەنە جوانەکان
بجێڕێتەوە و لە هەمان کاتدا هەر دیاردەیەکی نەشیایی بینی هەم خەڵکی لێهان با کە خوانی لێ بە دوورگرن لەو دیاردانە هەمیش فشارێک دروستکا بۆ حکوومەت بۆ داوم دەستگای یاسایەکان بە دۆداچوونی بۆ بکەن. کاکتۆر ئاماژە بە کۆمەڵشتی ڕوونکردنەوەی باش کرد سەبارەت بە بابەتی میدیایی بەڵام پرسیارەکە لێرەیە ڕەنگە زۆر بمان هەستمان پێ نەکرد بە ئایا میدیا تەنها لە سنووری ڕۆژنامە و تیڤێکا ماوەتەوە یاخود زۆر لەوە فراوانتر بووە کە من ڕەنگە کۆمنتێ بنووسم لە فەیسبوکەکەمە وا نەزانم ئەم بەرپرسیارەتی هەر ئەچێتە بواری میدیا و بەرپرسیارەتێکی ئەخلاقیە لەسەر من. دەست خۆش بێ ئەگەر ئێمە میدیا پۆڵێن بەندی بکەین ڕۆژگارێک میدیاکی کلاسیکمان هەبووە کە ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزۆن و سینەمای گرتوتەوە بەڵام لە دوای هاتنە ئارای ئینتەرنێتەوە ئەبینی میدیایەکی مۆدرن میدیایەکی نوێ هاتوتە ئاراوە کە سوودی لە هەموو بوارەکانی تری میدیا وەرگرتووە هەواتا هەمووی لە باوەش گرتووە تەنانەت دەواازەی واڵا کردو بۆ هاوڵاتێک کە مۆبایلێکی بەدەست بوو تۆڕێکی کۆمەڵایەتی هەبوو خۆی ببێ بە میدیاکارێ ئێستا زۆر جارە بینی کەسێک پێجێکی بەقەت کەناڵێک بەقەت رادیۆیەک ڕۆڵی هەیە لە کاریگەریکردنە سەر ڕایگشتی لەم ڕوانگەیەوە هەر هاوڵاتیەک کاتێک تۆڕە کۆمەڵاتەکانی بەکارێنە بەرپرسیارەتەکەی قورسرە لە بەرپرسیارەتی ڕۆژنامە نووسێک بۆ نمونە جاری وا هەیە ئێمە لە دادگا بە حکوومەوەی چەند جارێک خەبیرین بۆ دادگا کردووە کابرا کۆمنتێکی نووسیان ڕگا کە لە کۆمنتێک گیراوە ئەخە بەس تۆ بزانە لە کۆمنتەکە چی پێوتوە تۆ ئەگە دوو بە دوو کەسێک قسە بە کەسێ بڵێن تەنها دوانەی بیستی بەڵام کاتێک کە تۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان یا کەسێک لە تۆڕە کۆمەڵاتەکان نای کەسێک گەزڕێنێ پێڵە تۆ لە شڕۆژی تۆ دزی سەدان کەس هەزاران کەس و کۆمنتە ئەبینی ئۆکێتە گومانەوە لەبەرەوە کۆمنت نووسین بەرپرسیارەتیەکەی زۆر قورسرە لە قسەکردن کەواتە تکا لە هاوڵاتیانەکەم ئاگاداری کۆمنتەکانی خۆیان بن ئەگەر ئامانجەکە دروستە کۆمنتێکی دروست بنووسە زۆر جاران قسەی شیاو نەک هەر زۆر جار هەموو کاتێک قسەیەکی شیاوی جوان کاریگەری زۆر باشترەوە لە قسەیەکی خراپ و لە هەمان کاتدا ئامۆژگاریم هەیە بۆ دایک و باوکان زۆر جاران بە میوانی ڕۆشتمەتە ماڵێک بەس بۆ ئەوی مناڵەکان بێدەنکەن ئایپادێکیان ناوەتە دەستی یا مۆبایلێکیان ناوەتە دەستی نازانێ ئەو مناڵە خەریکی چییە یعنی ماقۆڵ نییە لە ناو کۆمەڵگای کوردەواریە مناڵێک پێنجی سەرەتاییە ئەچە کۆمنتی ناشین بۆ خەڵکە نووسێت بابەتی وامان لایە نمونەمان لایە ئەم مناڵە بەرپرسایەتی ئەکەوێتە ئەستۆ لە هەمان کاتدا ئەو کەسەی کە مۆبایلەکەی بەناوە یاخود تۆڕە کۆمەڵاتەکەشی بەنا ئەویش بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ و تەنان لێرە هاوڵاتیان ئاگادارەکەمەوە ئەو مۆبایلی کە بەکارێنی ئەو سیمکارتی بەکارێنی لەو ڕۆژی ئەو سیمکارتەتان کڕیوە هەموو دەنگتان تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی کاتی هەڕەشەی کوشتن لەکەکەی ناوزڕاندن بەرامبەر کەسێکەکەی کە سکاڵای لەسەر تۆمارکرا سکاڵاکە ئەڕوا بۆ ئەو کۆمپانیایە هەموو قسەکانی دێتەوە مەسەن لە ماوەی چەند ڕۆژە چەند قسەی کردووە پێشکەشی دادگا کرێ و لەوێ هەموو دەنگەکە تۆمارە و هەمان کاتدا ئەو کەسانی کە تۆڕە کۆمەڵاتەکانیش بەکارێنن ئێستا تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتووە ئایدەکان ئەدۆزێتەوە هەرچەند لە فەیسبوکەکە بە نای خوازرایشەوە بێ ئایدەکەی ئەدۆزرێتەوە لەبەرەوە تکاتان لێکم ئەگەر مافراون یاخود ئەتانەوێ ئازادی ڕادەبڕی ممارەسە بکەن هەوڵدەن بە شێوازێکی جوان بە شێوازێکی نەرمونیان و مرۆڤ دۆستانە مامەڵە بکەن باوەڕتان بێ کۆمەڵگەی کوردی من کە بەراوردێکم زۆر شەریفترین لە کۆمەلگاکانی تری شەقی ئەوسەد یعنی لێرە یەکێک لەو نمونانەی ڕۆژێک میوانم هاتبوو وتم فەرمووەتە ئاخر مۆدلی ئۆتۆمبیل سویچەکەی بەسەر دابەزیوە میواکڕێ ئۆتۆمبیلەکەی بای 6 دەفتەر دلارە لێ بەجێی هێشتووە بەڵام باشە ئەمە ئەم کلتورە جوانە بۆ نەگوازینەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانیش کەسێک تەنانەت فەیسبوکەکەی بیری چێداشی خەڵک نەچێ قسەی نەشیاو بکە لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان هەم بۆی کە لە گوناح بە دوور بن چونکە خوای گەورە هەموو ئەم دەستدرێژیانە بۆ مافی خەڵک بە تاوان دانێت هەم بۆی لە گوناح بە دوور بن هەم بۆی لە بەرپرسیارەتی قانونی بە دوور بوون هەم بۆی ویژدانشتان ئاسوود دەبێت تکاتان لێکم تۆڕە کۆمەڵاتەکانی مۆبایل بۆ کارێکی دروست بەکاربێنن و لە هەمان کاتدا چیت بۆ خۆت بۆ کچەکەت بۆ خێزان بۆ خوشک خۆت پێ ناخۆشە ئەوەشت بۆ خەڵک پێ ناخۆش بێ بۆ ئەوەی ئەم کۆمەلگا زیاتر لەوە شیرازەی نەترازێ و دووچاری زەرمەندی دکتۆر کارزان یاخوا دەستی خۆش بێ هەم لە پۆلێنکردن و هەم لە بەرپرسیارەتی میدیا خاڵی جەوهری زۆر گرنگت باس کرد یەکێکیش لەو بەرپرسیارەتانەی میدیا باس لەوەکە هۆشیارکردنەوەی کۆمەلگایە ئەوە دیسانە بێ میدیا بێ من هۆشیار کاتەوە چۆن سۆسیال میدیا و ئەوەی کە بەڕێزوتی بەکاری بێن گرفتەکە لێرەدای ئێستا ئێمە ئەو میدیا بەرپرسیاریانەمان هەیە یان بە پێچەوانەوە زۆر میدیای نابەرپرسمانەیە ئەوەیشی کەماوەتەوە بە بەرپرسیارەتی با بڵێن ئەویشی شاردوێتەوە لە ڕاستیە کاتێک کە سەیری میدیاکانەکەم خۆشبەختانە ئەتوانم بڵم هەموو کەناڵەکان بەرنامەیەکی پەروەردەیی یاخود هۆشیاریان هەیە بەڵام ئەوەی کە
کارساتەکەی خوڵقاندووە لە پەنا بەرنامێکی هۆشیاری کۆمەڵێک بەرنامەی خراپیشی هەیە بۆ تێکدانی بارودۆخی گشتی یعنی ماقوڵ نییە حیزب هەیە لەم کوردستانە زل حیزبە بەڵام هەزاران پیجی سێبەری کردوتەوە یەکێک ڕخنەیەکی لێ بگرێ یا پێشنیازێکی چاکسازی بکە سوکایەتی دنیای پێکەن لەو پێجانەوە کارساتەکە لێرەوە ڕوئەیە یعنی ئێمە ئەوانەی کە حکومڕانی ئەم وڵاتەکەن ئەبێ خۆیان لەوە تێبگەن کاتێک کە کۆمەلگایەکی دروست بەرهەمێ خۆیان سوودمەند دەبن کاتێک کە کۆمەلگایەکی شێوا بەرهەمێ ڕاستە بۆ ماوەیەک ئەکرێ سوود لەو شێواوێ ببینن بەڵام مێژوو بە بێژێکی خراپ بۆیانە نووسێتەوە بۆ نمونە کاتێ من سەری وڵاتانی ئەوروپاکەم بۆچی مەسەرەن ئەڵمانیەکان بە چاوێکی خراپ سەری هێتلەرەکان لە کاتێک کا هێتلەر بە حسابی سوێتی خزمەت بۆ وڵاتەکە بکات لەبەرەوەی چارەنووسێکی ڕەشی بۆ خودقاندون لە هەمان کاتە بۆ بە چای ڕەسەری ئەو سەرکردەیەکەن کە وڵاتی بۆ بنیاد نامنێتەوە کەواتە ئێمە کێشەکەمان لە چییە لە سپۆنسەرکردنی دام دەستگاکانی ڕاگەیان ئەو کەسانی کە سپۆنسەری دەستگاکانی ڕاگەیان نەکەن بۆ ئەوە سپۆنسەری ناکەن کە کۆمەلگایەکی هوشیار و کۆمەلگایەکی بە ئەدەب و بە ئەخلاقی بەرهەم بێت وەکو زیاتر بە ئاراستەیەکی سیاسیە کە لەژێر هەر ناوێکابێ گرنگەوەیە ئەو یەکەم بێت لەژێر هەر ناوێکابێ گرنگەوەیە دەنگی ئۆپۆسیۆن دەنگی ڕخنەگر دەنگی ئەوانەی کە پێشنیازێکی جوانیشێنێ تێکیان بشکێنێ کارەساتەکە لێرەوە دەست پێ کردووە بۆیە من لێرەوە داواکارم لە پەرلەمانی کوردستان ئەو یاسانی کە دەرەچن بۆ بەرپرسەرەتی یاسایی سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەاندن ئەبێ زۆر وردەکارتر بێ لە جاران و هەر کەناڵێک هەر لایەنێک کە دەستێژی کردە سەرمافی گشتی یاخود ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد ئەبێ داواکاری گشتی سقاڵە لەسەر تۆمارکە و داواکاریشم لە هاوڵاتیان تەنانەت لە تۆڕە کۆمەڵاتەکانیش کە بابەتێکە بینن زیانەگەێنێ بە بەرژەوەندی گشتی ئەبێ ڕیپۆرتی بکەن زۆر بەداخەوە مەسەن لە تۆڕە کۆمەڵاتەکان یا لە یوتیوب چەناڵی وان بینیوە چیرۆک بەناوی بەسەرهاتەوە هەزام ئەمە هەمووی هەڵبەستراوی کەسەکە خۆیەتی بزانە چۆن کابرایەک تەماحی کردوتە فڵانە کەس و لەگەڵیشی ڕابواردۆ کەسیش نەیزانیوە کارەساتەکە لە چی ئەبینم لە ماوەی 3 ڕۆژە 100,000 ڤیوی هەیە لە جاتیوە قسەی ناشرین بن بەڵام ئێمە کەسایەتی زۆر گەورەی ئاینیمان هەیە لە وڵاتە ئەبینی خودبەی زۆر جوانی یا بە ڕەحمەتیش چووە کە چی سەیەکەی 5,000 ڤیوێ ئەمە نیشانەی کۆمەلگایە نەخۆشە کەواتە کێ سەر چارەسەرێم نەخۆشیاکە یەکەمینیان داوم دەستگای یاساییەکانە بە تایبەت پەرلەمانە بە یاسای ورتر و جوانتر دەرکە دووهەم داواکاری گشتیە بێ سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمارکە کە میدیا بە خراپ بەکارێنن سێهەم بریتە لەو ڕۆژنامەنووسانی کە کارێکن لە دەستگا ڕاگەیانەکان ئەوان وەکو دەوری مامۆستا ئەبینن لە پەروەردەکردنی خوێندکارەکانی بێ ئەوانش دەوری پەروەردەکردنی کۆمەلگا بین و هەوڵش بن خۆیان مرۆڤێکی باش بن و لە هەمان کاتدا چوارەمیشت بریتە لە مامۆستایانی ئاینی لە مامۆسای قوتابخانەکان مامۆسای زانکۆ و پەیمانگاکان تەنانەت دایک و باوکان ئەبێت دەورێکی شیا ببین بۆ منداڵەکانیان واتە فلتەرێک بۆ خۆیان دابنێن هەر شتێک خراپە وەری نەگرن ڕیپۆرتی خۆش باوەڕ بووین خۆش باوەڕ ینی گرفتەکە لێرەیە ئێستا بن هەر لە هەر لێرە هەر قسە لایڤین لە فەیسبووکەی خۆم پۆستێک بکەم بڵێم دکتۆر کارزان ئەم ئیشەی کرد کە لەگەڵ شخصەتی جەنابەت پۆسپۆرەکە ئیشەکەت نایەتەوە مشکلەکە لەوایە هەر بەلایانی کەمەوە 150 ئەوانی ئەیبینن باوەڕیان کردو ینی نەک ئەوەی هەرگومانکەن یان بڵێن ڕەخنەم لێ بگرن بۆ خۆش باوەڕ بووین ینی برادێک گوتی ئێستا بڕۆ بڵێ من گەنج بە کۆترە بم بۆ ئەوروپا ناڵێن بچۆن ئەڵێن بەچەند ینی بۆ وامان لێ هاتووە ئەم کۆمەلگا بۆی لێ هاتووە لە ڕاستیە پێم وابێ خەتا بارێکی سەرەکی ئەتوانم بڵێم بواری پەروەردە و فێرکردنە لەم وڵاتە پەروەردە و فێرکردن هەر تەنها وەزارتی پەروەردە ناگرێتەوە قوتابخانەکان ناگرێتەوە لە دایک و باوکان و ئەگرێتەوە هەتا بەرەو سەر باشە بۆچی ڕۆژگارێ دایک و باوکی 8 ناڵ 9 مناڵی خستۆتەوە توانێتی بە جوانی پەروەردەی بکە ئێستا بۆ ساحەبی 2 مناڵە ناتوانێت پەروەردەی بکە کەواتە خەلەلەکە لە دایک و باوکانایە مەسەن داواکارم لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر کوڕ کچێکیانەیە بە مەرحەلی زەواجا بڕۆن بە خولێکی هەفتەی 2 هەفتە 3 هەفتەی بین کە چۆن سەپەرشتی مناڵەکانیان بکەن و لە هەمان کاتدا ئەرکی وەزارەتی پەروەردە و فێرکردنە ئەمانە لە منداڵیەوە فێری پەروەردە و فێرکردنیان بکەن مەسەن کاکشوان یەکێک لەو سشانی سەرنجی ڕاکێشام کۆمەلگای ئەوروپا پێش ئێمە مۆبایل و تەکنۆلۆژیای گەشتوتێ لە سویس ڕاچوومە دادگایەک وتە بزانم ئایا کە سکاڵای تۆمار کردو لەسەر خراپەکان ئەمریکانی پەیوەندی هیچ سویسڕێک بە درێژایی ئەو ماوەی مۆبایل پیاوە سکاڵان تۆمار نەکردو کە تاوانیان بەرامەکرا ئەوەی کە کردێتی لێ سەرڕەشە بەتایبەت عەرەب و ئەفریقی کەواتە بۆ ئەگەڕێتەوە بۆ سیستەمی پەروەردە ئەوانیش لەوێ وردە وردەڵن ئەگە خۆشیان چاک نەبن منداڵەکانیان کە لێرە پەنابەرن لێرە دروست دەبن کەواتە ئەگەر پەروەردە لەم وڵاتە وەکو وڵاتانی ئەوروپا لە 8 بیانەوە تا 5 ئێوارە منداڵەکە لە مەکتەب هەموو پەروەردە و فێرکردنیش ئەنجام بن وەرش و هونەریشی پێ ئەنجامن کە هاتە ماڵەوە بەس تەنها
بەجای ئەوە بێت دایک و باوکی ماچکە و پشوویەکی کەم باو لێ بخەوێ کۆمەلگاکە ماوە لێ نایە. ئێستا هێشتا مەترسیەکە ڕوونیاوە. مەترسیەکە وەختە بەڕێوەیە کە ئەم دووسی جیلەی کە ئێستا جیلی ئایپاد و مۆبایلن بە ئەوانە گەورە بن کارەسا دەوەختە ڕوئەیە چونکە زۆر باش سەرنجی چینی منداڵ و هەرزەکارێم ئەبینم هەستی نیشتیمانیان زۆر لاوازە هەستی پەروەردەیان لاوازە هەستی ڕزگرتن لە شتە مقەدەسەکانیان لا لاوازە بەڵێ یعنی ڕۆژانە لە جادۆبان و کۆڵانەکان سەری ئاوە چاودێری ئەم چینی منداڵ و هەرزەکاراکەم ئەڵەم بزانم ئایا ئەمانە هیچ کۆت و بەندێک هەیە فێری دابوونەریتێکی جوانیان بکە بەداخەوە هێشتا کارەساتەکە ماوە ڕووبات چکە هێشتا ئەمە جیلێکی ئاڵتونیمان ماوە کە ئامۆژگاری خەڵکەکەن و ڕێگرین بە ئەو جیل ئاڵتونە بمرێ ئەنجا کارەسات دەست پێکە و ئەوەش تاوانەکەی جێڕمە بۆ دەسەڵات بۆچی جێڕمە بۆ دەسەڵات هاوڕێیەکم سەردانی چینی کردبوو ئەوینەوە پێشوەکە کە حیزبی کۆمۆنیستی چینە نەوەیەکی درۆزن و ساختەچی و قۆڵبڕ و تەمەڵ ئەو نەوەی کە ئەم 30 ساڵە پێگەشتووە نەوەیەکی ئیشکەر نەوەیەکی عاقڵ بەرپرسیار بۆ سیستەمەکە وای لێ کردووە کە کۆمەلگا بەرپرسیارکە کەواتە مەسە نمونەیەکی تر خەڵکە بۆ نمونەی ساختەچێتی قۆڵبڕەتی بۆ لە وڵاتانە ڕۆشتۆتە ئەوروپا کە زانیەتی زەمینەی بۆ لەبار نییە لێ بۆ بە مرۆڤێکی باش نمونەم لایە کە بۆ بە مرۆڤێکی باش و خەڵکی شەیە لە وڵاتانی غەربەوە هاتووە لە کوردستان گلاوەتە دۆسەی گەندەڵینەوەتەوە بۆ لە بەرەوەی زەمینەکەی لەبارە کەواتە یەکەمیشت کە پێویستە چاکی بکەین سیستەمە داواکارم لە بەرپرسانی کورد لە سەرۆک و سەرکردەکانی کورد ئەگەر داتانانێت ناوتان چێتە مێژووەوە بەوە ناوتان ناچێتە مێژوو بزانە چەند ملیار دلار بۆ ئەولادەکانتان بەجێڵن چکەوە تا سەدان پاشا هەیە لە وڵاتە هەبووە نەوەکانیان هەر بە قەبرەکانیان نازانن چێ بە قەبری ڕەزاشای پەهلەوی زانێ ئەو هەموو مڵک و ماڵی بە ئەولادەکانی بەجێشت ئەوانە ناوێنە چێتە مێژوو کە سیستەمێکی پەروەردەی جوان کە نەوەیەکی جوان بۆ مناڵەکانیان پەروەردە ئەکەن فەرمووەسا لە ئێرانە سەری قەبری ڕەزاشاکە و سەری قەبری ئەمیر کەبیریشکە بۆ ئەو ناوێچێتە مێژوو بۆ ئەو ناوێچێتە زەبڵدانی مێژوو مەسەلەکە سیستەمی پەروەردەیە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا تەنها لە وڵاتانی عەرەبیشە ئێمە نمونەمان هەیە کەسێک مێژوو وڵاتەکە خسۆتە مێژووە لەبەرەوە داواکارم لە سەرۆک و سەرکردەکانی کورد ئەگەر دەتانێت ناوتان بچێتە مێژووە بە سەرۆت و سامانەکانتان ناوتان ناچێتە مێژوو بەڵکو بە پەروەردەکردنی میلە دەچێتە مێژووە و هێشتا کات ماوە دەرفەتمان ماوە مامۆستا پرسیارم زۆرە سەبارەت بە بابەتی میدیای و دامەزران میدیایەکان بەڵام حەزەکەم جەخت لە بابەتێک کردەوە ئەوش بابەتی یاساییە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەوە من کە کۆمنتێک ئەنووسم چ سزایەکی یاساییم هەیە و لە کاتێکیشە ئەگەر هاتو من هەڕاش تووشی هەڕەشە بوومەوە تووشی کۆمەڵێک ناو تەحشیر بوومەوە چۆن بتوانم داوای خۆم وەرگرم ئەو دوو بابەتە زۆر ئێمە بەگشتی کۆمەڵێک تاوانەیە بە کەسەکان خۆی لێک پارێزنێکێک لەوانە تاوانی جنێودانە دوو هەمینیان ناوزڕاندنە بۆ نمونە بێکێک بڵێ لەش فڕۆش و بێکێک بڵێ دەست بەبێ بەڵگە چکەم لە مادەی 433 یاسای سزادانە بەڕوونی بە جوانی ئاماژەیە پێکردووە ئەڵێ بێ ڕاست بێت توانای سەلمانی ڕاستەکە تەبێت تا بەڵگە بەدەستەوە بێ و خێر و بەژەونی گشتیشتا بێ سێهەمینیان بریتە لە تەداخولکردنە ژیانی تایبەت کەس بۆی نییە وێنەکانی کەسێک کە دەستکاری بکە یا دەستکاری داتا و داتاکانی بکە یا بچێ ئەکاون بنای کەسیش کەوە بکاتەوە بە تاواندانرێمە تەداخولکردن ژیانی تایبەتە چوارەمینیان بریتە لە خۆپاراستن لە زیانگانن بە ئادابی گشتی نابێ وێنەیەک بابەتێک بڵاوکەیتەوە کە ئەخلاق و خوڕەویشتی گشتی لاواز بکە بۆ نەجاریوا بابەتێک بڵاوە بێتەوە خەڵک وای لەبێ ئیمانی بەهشتێ نەمێنێ مەسەڵەن چیرۆک بڵاوکاتەوە ئەو کەسەی کە دزی لە هەموو خوشک و براکانی کرد وای لێکرد کە باسیەوە کە وڵا شاگردێک لای باوکی شاگرد بووە چووە دزی لە گیرفانی باوک و مام و نازانم چێ کرد ئەمانە واکە ئەخلاقی کۆمەڵایەتی لاوازەکە وات یا مەسەلەن بۆ نمونە باسی دیاردێکی لەش فڕۆشیەکە ڕۆژێکیان بابەتێکم بینی ئێستا شەوان کچان فێربوون لە دوای کە داک و باوکیانە خەون سەعادێکی شەو ئەڕۆنە دەرەوەشەوە ئاهەنگ سازەکەن و شەشی بەیانی ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە تەعەن ئەم شتانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە چونکە ئێستا بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی هەمووی بە کامێرە کۆنتڕۆڵ کراوە هەر کەسێک تاوان کا بۆچی لە مای 24 کاتژمێرا دۆزرێتەوە چکە زان لە چ ماڵە هاتوو دەرەوە چۆتەوە بۆ چ ماڵێک یعنی لام سێدە خەڵک نابێت تاوان بکە لاشم سێرە تاوانەکە لە سنووری پارێزگای سلێمانی کە هەمووی بە کامێرە کۆنتڕۆڵ کراوە داواکارم لە هاوڵاتیان لەژێر هیچ نایەکە تاوان نەکەن چونکە داردێکی تەقەکردنە دەستدرێژیکردنیەکە دەست بەجێ ئەزانن ئەم کەسە لە چ ماڵی هاتوو دەرەوە چۆتەوە بۆ چ ماڵێ مەسەن تاوانێکی تر بریتێ لە زیانگاندن بە یاسا نابێت هیچ کەسێک بانگەشەی ئەو بکە زیان بەو یاسانە بگەێنێت کە لە پێناو بەرژەوەندی خەڵکات دانراون لە هەمان کاتدا کاتێک کە کەسێک زیانی پێدەگا
یەکەمین ئەرک ئەوەیە مەسەن بابەتێکی لەسەر نووسراوە یا کۆمنتێکی لەسەر نووسراوە نابێ بە هەمان شێوازی ناشین جوای باتۆگینە تا ڕادێک مافەکە ئەفەوتێ بەڵکو با سکریشۆتی کە لە نزیکتی بنکەی پۆلیس سکاڵات و مارکە و بەڵگەکەی خۆی بخاتە ڕوو و لە هەمان کاتدا دادگا ئەو کەسە بانگێش دەکات خاوەن فەیسبووکە بانگێش دەکات بزانە پاسای چی بوو ئەم تاوانی ئەنجام داوە یا بۆ لە ڕێگەی مۆبایلەوە داواکارم هەتا پێتان نەکرێت بە هیچ شێوەیەک مۆبایلی بێناسنامە بەکارمێنن چونکە ئەگەر کەسێک تاوان بە مۆبایلی ئەنجامدا کە لە تۆمار نەکرابێ کامانە پێوترێ علوچ بەرپرسەرەتی یاسایی زیاتر و یاسایی زیاتری لەسەر تا ئەو مۆبایلانی کە تۆمارن چونکە ئەمە وەکو ئۆتۆمبیلی بەڕقم و چەکی بێمۆڵە دوایە و لە هەمان کاتدا هەتا پێتان نەکرێ وەڵامی هیچ پەیوەندێکی نەناسراومێنەوە ئەگەر لە تستانە ژیانی خۆتان هەیە بە هیچ شێوەیەک فەیسبووکی نەناسرا وەرمەگرن بە هیچ شێوەیەک جوابی نامەی نەناسرا و مەدەنەوە بەداخەوە من کەسانێکە بینم فەیسبووکی کردوتەوە هەرچی ئەدیدی بۆ نێرێ وەرێگرێ بەبێ ئەوەی بیناسی ئەمە کێشێک وەسازەکە فەیسبووکیش وەکو ماڵ وەکو خێزانەکەی خۆ دوایە هەتا پێتان نەکرێت نابێت فەیسبووکی خوازرا و وەربگرن یاخود جوابی وەڵامی نەناسرا و بدەنەوە چونکە زۆر جار ئەمانە کێشە و گرفتە ئەخڵقێن ئەگەر خوڵقاندیشی ئەکرێت لە نزیکتی بنکەی پۆلیسا بە پێی یاسا خراپەکارانانی ئامریکانی پەیوەندی سکاڵات و مارکە و مافی وەرگرتنەوەی مادی و معنەوی هەیە بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ پسپۆری ڕاگەاند لەم تۆرە لەگەڵ مامۆی سپاس دەکەین سپاسدانەکەم بۆ ئێوە بۆ میێرانی خۆشەویست زۆر سپاس